گۆڕانکاری لە هەڵسوکەوتی ئەم قەڵەنێرە دوای ئەوە دەستی پێکرد کە هۆگری ژمارەیەک بێچۆقەل ببوو. دواتر هەوڵی دەدا وەکو مێیە هەڵسوکەوت بکات و هێلکە بکات. دوای مردنی یەکێک لە مێیەکانیشی خاوەنی قەلەکە چەند هێلکەیەکی بۆ دانا. ئیدی قەڵەنێرە لەو ڕۆژەوە خۆی بەکڕ دەزانێت و ئەرکی داپۆشینی ئەو هێلکانەی لە ئەستۆ گرتووە. ئەم قەلە بەچکەی ماڵ خۆمانە، هەرپار بە بەچکەی لای خۆماڵی هاوردووە. دوای ئەمساڵ تەلقیحی کرد، نەوەشی هەیە ئێستا. دوای ماوەیەک بەچکان لە ژێرێ خەوتن، ئیتر دوای ماوە بەچکان تۆزە گەورە بوون چوو لێ ئەخەوت ئەلەو پاڵە. مشتعزوما دەخێ ئەمە ڕۆژە هەڵمتان هەرخەوتم مەبێکن خۆش نەبێ پاسم کردم ئەسپەیەک هیچی نییە. وڵاتر مەیەک مە بوو کرد بوو نەمایەکە بوو وڵا ئەو مردارەوە بوو. هێلکێ ئەوم هاوڕ نامە ژێری دەبانی خەوێ. ئەمریکا بچووکە هەڵم گوتە بنپای بەس جاشکەم لێ هی خۆی بەجاتر بەس ئەکەی تەواوی نەمدیوە بەلای می خۆی بەڵام لە بن دەسوپای ئەو بوو. گۆڕانی هۆرمۆن هەندێک جار دۆخی سەیر و سەمەرە بەسەر ڕەگەزەکان دەهێنێت. مامۆستایەکی زانکۆ ئاشکرای دەکات بەرزبوونەوەی هۆرمۆنی ئیسترۆجین هەڵسوکەوتی ئەم قەڵەنێرەی بۆ مێیە گۆڕیوە. ئەم حاڵەتە من زۆر بینیمە لە کلینیکی خۆم تایبەتی حاڵەتی وان بۆ هاتووە. ئەمە ئەگەڕێتەوە بۆی تێکچوونی باڵانسی هۆرمۆن و زیادبوونی هۆرمۆنی ئیسترۆجین لە با بڵین لە کەڵەشێر و لە نێرەکانە ئەبێتە هۆی هەموو سفاتی مریشک وەرەگرێت و سفاتی با بڵین مریشکی کە با بڵین کڕ بێت یان کە شتێک بێت وەرێگرێ. جاروباریش حاڵەتی وای لێ بێت تەماشاکەی گیانی ئەو مریشکە نەرمە بێت وەکو کەوا یلکاکات. یعنی جاروباریش تەماشایەکی هەنی ئیفرازات لە گیانی دەرەچیە ئاو کۆ ئەبێت و ئەگەر خوێن بێ ئەگە مادەی کالیسیۆم بێ تۆ لە خۆتوای یلکەیە بەڵام یلکە نییە. پێشتر تێکچوونی هۆرمۆن و گۆڕانکاری لە هەڵسوکەوتی ڕەگەزەکانی نێرومێ ئەستەم بوو، بەڵام ئێستا بەهۆی بەربڵاوبوونی خواردنی نەگونجاو بۆ پەلەوەر گۆڕانکاری لە هەڵسوکەوتی ڕەگەزی نێرومێ خەریکە بەربڵاو دەبێت. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.